خەڵکێکە بۆ یعنی نزیکترین کەسی خۆی زەفەری بە خێزانەکەی بردووە، یعنی باوەڕ ناکەیت ئەو کەسە کێیە، یعنی ئەوە نزیکە نزیک بە خۆی، یعنی ڕەنگە خاڵی خۆی بێ خاڵی پیاوەکە بێت، زەفەری بە خێزانەکەی بردووە کاکە گیان. ئەمە لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ئەو هەموو حیکایەتەوە و بە قوربان و چاک و چۆنی و تێگەی بابا خاڵۆت بۆی نییە خێزانت ماچکات، خاڵۆت خاڵۆی تۆیە، باشە تۆش بۆت نییە لەگەڵ ژنەکەی ئەوە چاک و چۆنی بکەیت. ئەوەنە بە ناوی خاڵەوە هات تەمەنی خۆی بوو، لە تەمەنی خۆیان زرم چاک و چۆنی ئەم لای ماچکە ئەو لای ماچکە، ئەمەش بۆنێکی ئەو پەڕی سەرنجڕاکێشی لە خۆی داوە وەڵا خاڵۆت یەکسەر سڕە بێت. ئیتر چوار قسە لەم لا چوار قسە لەو لا و سناپەکەی لێ وەرەگرێ و جار بەجار ئیتر ناو بازاڕی بۆ نێرێ و جار بەجار ئەچێ وەلای فلکەی دەسەکەەوە ئەوەی بۆ ئەنێرێ و ئیتر جار بەجار ئەچێتە دوکانێکەوە شتی دوکانەکەی بۆ ئەنێرێت تا ئەوەی کەوا ڕسمی خۆی بۆ ئەنێرێت. وەڵا ئیتر وەزعەکە لەوە ئەترازێت ئیتر قوڕەچێتە سەرتە. وەڵا وانییە ئەوەی من وانییە ئەوەی تۆ وانییە بابەکی هەمووی وایە، هەر هەمووی وایە بەڕێزان. ئەگە تۆ دەرگا بۆ نزیکترین کەست بکەیتەوە ئەو ئازادیە ڕەهایی کە خەڵک باسیەکات وەڵاهی لەگەڵ براکەی خۆشتا تێکەوێت. یعنی کاکە خەڵکە بۆ لەگەڵ براکەی خۆیانی قەوماوە بەڕێزان. کاکە خۆم قسانە قسەی من نییە، بڕۆن لە محکەمە بزانن چی ڕۆدات، مامۆساکانی تر با بێنە سەر شاشە بزانن چیان بۆ لادیە. کاکە لەگەڵ براکەی خۆیان تێکەوتۆ داماوەی سە نازانی چی لە براکەی خۆی کات. ژن تەلاقەدا هەر نابێ جارێکی تر لەگەڵم برایە قسە بکاتەوە، ژن تەلاق نادا ئێ وەڵاهی نازانی چی بکات. ئیشەکەش بۆ ئیشەکەش زۆر قۆڕ و چارەسەرش ناکرێت بەڕاستی. لەگەڵ خاڵی خۆیان تێکەوتووە کاکە، لەگەڵ مامی خۆیان تێکەوتووە. یعنی ئەمە مەسجێکە، یعنی ئێوە هەمووتان ئاگاتان لە خۆتان بێت. وەزعەکە هی ئەوە نییە بڵێ کاکە من دڵم پاکە و دڵم سافە و کورە خوا گەورەیە و کورەکەی مامەکەی تەماحێچێتە ژنی من و خاڵەکەی تەماحێچێتە ژنی من وەڵا تەماحێچێتە ژنی تۆ. ئەرە وەڵا کاکە گیان، ئەرە وەڵا خەڵکێکە بۆ تەماحی چۆتە کچی خۆی کاکە گیان، خەڵکێکەیە ناکەس بەچەیە، خەڵکێکەیە بە دوای شەهەوات ئاگەڕێت. بۆیە خوای گەورە فەرمێ فەلا تەخضەعنە بالقەول، کچینە ژنینە زمانتان ناسک مەکەنەوە، تۆنی زمانتان ناسک مەکەنەوە، وەکو خۆتان قسە بکەن. لە بەردەم پیاوە بە لەنجەولاری مەڕۆن، کاتی قسە لەگەڵ پیاوە ئەکەی وەکو بە شێوازی قسە بکە کە هەستی نەجوڵێنیت، چونکە فەیەطمع الذی فی قەلبه مەرض، ئەوەی کەوا نەخۆشی شەهەواتی هەیە بۆ قورعانە کەس ناناسێت. باوەڕتان هەبێ چوار ژنی هەبێت هەر بە دوای ژنی خەڵک ئاگەڕێت. قەت گوێتان لێ نەبووە کە دەنگی ناسب بۆ تۆتی وەی گیان کاکە ئەمە سنتورە، ئەمە مۆسیقایە، ئەمە زوڕنایە، ئەم پیاوە جوڵێنێت. تەنانەت لەبەر ئەوەی کەوا خەڵکێک تووشی ئافرەتێک تووشی تاوان نەبێت، خەڵکێک وەکو گورک ملی نەشکێنێ، خوای گەورە ئەفەرمێ ولا يضربن بأرجلهن، قاچیش مەدەنە عەرزە، ئەوانی جاران خڕخاڵیان نەکردە پێیان پاوەنە. ئەمەی ئێستا کەعب العالیەکە هەیە بابوجەکە کە دەنگی دێ، ئەها ئەوە خوای گەورە ئەفەرمێ ئەوە مەدەنە عەرزە ليعلم ما يخفين من زينتهن. جوانی خۆتان داپۆشن، باوەڕت هەبێ ئەو تەقەی بابوجە ئەو پاوەنەیە کە دەنگی دێ پیاوی شەهەوانی وەک ئەوە وایە سنتوری بۆ لێ دەیت، وەک وایە عود و زوڕنای بۆ لێ بیت، ئەیتر وازانێ مۆسیقایە و بە دەمارەکانی ئەڕاتە خوارەوە، ئەتخەڵەتێنێ دوو ڕۆژتر ئەتکوژێت. با بۆنت خۆش بێت، بۆ خۆت بۆنت خۆش بێت، بەڵام بۆنیە لە خۆت مەدە سەرنجی بەرامبەرەکەت ڕاکێشێت، بۆنیە لە خۆت مەدە بڵاوە بکات 2 مەتر خەڵک گێشکا بەم لاولایە بڵێن ئەم بۆنە فەڕەنسیە چییە لە خۆی داوە، کورە با بە پیاو لەو ڕێگەیەوە دێمە لە دەشکێنێت. 100 مناڵت هەبێت لە خشتت ئەبا بەخوا، لە خشتت ئەبا کاکە وەڵڵاهی یعنی ئەو قەزەیانە کە دروست ئەبن ئیمڕۆ هەر هەمووی بە هۆکاری ئەو ساویلکەییەوە، ئەو دڵپاکیەوە کە خەڵکەیەتی. دڵت پاکە پێویستە دڵت پاک بێ، بەڵام نابێ ساویلکە بیت، نابێ مەجال بدەی بە پیاوی خەڵک. لە دائیرەکەتە بە شێوازیە لەگەڵ ئەو هاوپیشەیە تا قسە بکە کە هەز نەکات تۆ ئەوت ئەوێت. ئێستا لە دایرەکانە نازانم، یعنی هەنێشت ڕۆدا کۆمەڵی خەڵکت بە مەسا بانگی یەکتری ناکەن، بە کاک بانگی یەکتری ناکەن، ئەوڵێ حەمەوەرە، ئەوڵێ عاتیێوەرە، ئەوڵێ لەیلەوەرە، ئەوڵێ یعنی بە شێوازیە بانگەکاڵی خوشکی خۆیەتی، ئەڵێ ژنی خۆیەتی. ئەگەر ئەو سنوورە بەزا وەکو ئیمام ئیبن تەیمیە فەرمیە کاتێ پیاوژن ئەوەندە تێکەڵی یەکتری بوون، پیاو سام و هەیبەتی نامێنێ و ژنش حیا و حورمەتی نامێنێت، هیچ سوک ئەبێ لە بەرچاوی ئەو پیاوە و ئەو پیاوە شەر هیچ قیمەتێکی لە بەرچاو ئەو ژنە نامێنێت. بۆیە ئەو سنوورانە بپارێزن، برای خۆتە با سنوورەکان سنووردار بێت،
يعني بە تەکسینەی با بۆم لاولا نەیکاتە ناو سیارە و بڵێ با فەڕێکی چاویلان بە مناڵەکانم لێدا ئەی بۆ خۆت نایبی کاکە گەل خۆت لە ئیشی بە مناڵەکانش نیکە با نەڕوات کاک با نەڕوات کەیفی خۆتانە خۆ من ئەمە ئینزار و ئینزاری تۆکەم بە قسەمەکەی زەرەر ناکەی بە قسەم ناکەی دوو ڕۆژتر قوڕەکە بێ بەس خۆت لە نایە بتلێیتەوە کاکە گیان خۆ ئازارە من هەستی پێ ناکەم تۆ هەستی پێکەیت تۆ هەستی پێکەیت یعنی ئێوە بەم ڕۆژگارە ئەزانن چی ڕۆدا لەم شار و لە وڵاتە ئەیدی کاکە یەکێک لەمانە ئەبێ بکەی بە پەند بیکەی بە عیبرەت بیکەی بە دەرسوانە یعنی لێوەی فێربی بە قوربان لێوەی فێربیت وەڵی کاکە گیان کارە ساتە ئەو سناپە بە خێزانەکەتە بە کەیفی خۆی سکۆر ئەنێرێ وەڵی ئەبێ بزانی چێ ڕەفیقەتی وەڵی ئەبێ بزانی ئەدەکانی چێیە والله نزانی کاکە یعنی تۆ کەسێکی بێئاگایت والله سنابەکەی نەدا پێت کەواتە ئەم ژنە ئۆینێکی لە پشت سەرایە بە تەمای شتێکە وە شتێکی لە ژێر سەرایە ئەو ماستە بێمون نییە والله ئەبێ بزانیت باشە من جارێکیان بابەتێکی ئەوان باز کرد کورە گەنجێک گوتی مامۆساگیان بە قوربانە بم من ڕوو هیچ ڕۆژە لە ڕۆژان خەیاڵم نەکردەوە شتی وا لە ماڵەکەمان ڕوویدا بێ حتا هەر لە خۆمەوە چووم سناپەکەم کەشف کرد سێرەکەم بە ناوی کچە پورێکەوە کابرایە کاتۆتە ژیانی خێزانەکەمەوە چەند ساڵە لەگەڵ یا چەند مانگە لەگەڵ یا ڕابێری من هەر بێ ئاگا چوزانم کچە پور کێیە کەواتە ئەم ڕۆژگارە ڕۆژگارێکی زۆر خراپە بەڕێزان خەڵکێکەیە بە ناوی کەسی باشەوە نامەت بۆ نێرێ بە ناوی کە زۆر جار دینداری و خواناسیەوە نامەت بۆ نێرێت بە ناوی زەواجەوە نامەت بۆ نێرێت بەڵام ملت ئەشکێنێت کە ملت شکا جا مل کە شکای تر تەواو ڕاستەوە نابی لە دنیاشە هەروایە کەسێک کە ملی بشکە ئیتر قەت ناتوانێت بڕوا بڕێە قەت ناتوانێت دانیشە ئیفلیجی ناو جێگا بیت پیاوێکش هاتە ژیانتەوە ئەوە ژیان دوێران ئەکا و ئیفلیجت دەکات